ئەمڕۆ ئێمە ئەو کۆبوونەیە کە کردمان کۆبوونەوەیەکی بەرهەمدار بوو وە سەرجەم لایەنە سیاسیەکان هەمویان متتەفق بوون لەسەر ئەوە و ڕێکەوتن لەسەر ئەوەی کە ئامادەن ناوی کاندیدەکانیان تا کۆتایی هەفتەی داهاتوو بنێرن بۆ دیوانی پارێزگای هەڵەبجە و ئێمەش ئەوانش لە ڕێی خۆیانەوە ئەنێرن بۆ وەزارەتی ناوخۆ و دوجار بۆ ئەنجومەنی وەزیران و بڕیاری دەرچوونی فەرمانیان بۆ دەرەچێت وە ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە دەست بەکارە بێت و پارێزگای هەڵەبجەش وەکو سەرجەم پارێزگاکانی تر ئەبێ بە خاوەنی ئەنجومەنی پارێزگای خۆی کە بەڕای ئێمە دەستگایەکی گرنگە و دەستگایەکی چاودێری گرنگە و سیمایەکی جوانیشە بۆ پارێزگار. بەڵێ ئێمە کە سەردانمان کرد ڕای بەڕێزیانەوە بوو کە لەگەڵ تەشکیلکردنی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەین ئەگەر بێت و دوا بکەوێ بەڵام ئەگەر لە چەند مانگی داهاتووە بێ ئەو کاتە تەبعاً ئێمە لە مانگی پێنج سەردانمان کرد ئەگەر لە چەند مانگی داهاتووە بێ ئەوە پێویست ناکات بۆ چەند مانگێک ئەنجومەنەکە دروست بێ بەڵام ئێستا هەمووی گەشتێتە ئەو قەنەعەتەی کە بەڵێ ئەگەر ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردن دوا بکەوێ ئەوە هەڵەبجەش پێویستی بە ئەنجومەن هەیە.